هەڵمەتێکە بۆ پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجەی پرۆستات. حاجی محەممەد عەلی کە توشبووی چەند جۆرێکی شێرپەنجەیە لە گورچیلە و بڕبڕی پشت و ناوسکیدا و لە ئێستادا چارەسەر وەردەگرێت. هاتووەتە نەخۆشخانەی دکتۆر جەمالی حاجی عەلی تا پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجەی پرۆستات بکات. زانیت ئەم پشکنینە بۆ وڵا بۆ پرۆستات هاتووە بۆ پرۆستات ئێمەش هاتین دەستخۆشیانەکەن و زۆر مەمنونیان و دەستیان خۆش بێ و سپاسیانەکەن و خزمەتگوزاریەکی زۆر چاکە. وڵی باگیان کرد هاتین لە مستەشفا من لە مستەشفا هیوادا نەواجمها لێرە هینمها لێرە نەخۆشمام لێرە دایمە این دای لە کلێکم دەکرد دای لە پەقرار دوانم دەکرد ئیستا لە ناوزکمە. هەڵمەتی پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجەی پرۆستات لەلایەن سەنتەری توێژینەوەی زانستی شێرپەنجە ئەنجامدرا کە تیایدا پشکنینیان بۆ ئەو پیاوانە دەکرد کە تەمەنیان لەسەر و 55 ساڵەوەیە لەبەر ئەوەی شێرپەنجەی پرۆستات با شێرپەنجەیەکی پیرانە ناو دەبرێت و زۆر بەدەگمەن گەنجان تووشیان دەبێت. شێرپەنجەی پرۆستات دووهەم زۆرترین شێرپەنجە لە نێو پیاواندا و زۆر جایش ئەم جۆرە شێرپەنجەیە لە مەرحەلەی بیدایەتە هیچ ئاعرازێکی نییە نەخۆشەکە هەستی پێ ناکە کاتێکە ئاعراز دروستەکە لە مەرحەلێکی متەقەدیمایە بۆیە ئێمە هەدەفمان ئەوەیە کە خوا نەخواستە ئەگەر کەسێک توشبووی ئەم شێرپەنجەیە بێت زوو تەشخیصیکەین لەبەرەوەی فەرقەکە چییە بەنسبەت نەخۆشەکانە زۆر فەرقەکە لە مەرحەلێکی ئەهۆڵە عیلاج وەرئەگرێت و نەخۆشەکەی تی ئەپەڕێنێت چاک ئەبێتەوە بەس خوا نەخواستە کە لە مەرحەلێکی متەقەدیمایەت ئەمەلی چاکبوونەوەمان زۆر زەحمەتە و ممکنە پیس بۆ کاکە مەدە الحەیاتی عیلاج وەربگرێت. لە هەڵمەتەکەدا تیمێک فۆرمی زانیاری کەسی لەسەر نەخۆشەکە پڕ دەکەنەوە و چەندین پرسیاری لێ دەکەن. دواتر پشکنینی خوێنیان بۆ دەکەن و دوای 24 ساعت وەڵامی پشکنینەکە دەردەچێت. لە ئەگەری بوونی نەخۆشیەکە پەیوەندی بە کەسەکانەوە دەکرێت تا سەردانی نەخۆشخانە بکەن بۆ چارەسەر. فۆرمێکی بۆ پڕەکەینەوانێ ئەو فۆرمە چەند پرسیارێکی لێەکەین ئیتر ئەوانە هەمووی پرسیاری شخصیە تایبەت بەخۆی ئەنجا دوای ئەوە خوێنی لێوەرەگین لای خۆمان خوێنەکەش بە ژیاز فەحسی پرۆستاتی بۆ ئەکەین ئەگەر ئیشەڵا نەتیجەکەی تەبیعی بوو تەلەفۆنی بۆ ناکەین بەڵام ئەگەر بەرز بوو ئاگادارێکینەوە لە مای 24 کاتژمێرە. هەموو هەوڵەکان بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبوونی پیاوانە بە شێرپەنجەی پرۆستات لەبەر ئەوەی دوای شێرپەنجەی پێست شێرپەنجەی پرۆستات دووەم زۆرترین شێرپەنجەیە لە نێو پیاواندا. ئەم جۆرە شێرپەنجەیە لە قۆناغەکانی سەرەتادا هیچ نیشانەیەکی نییە بۆیە پسپۆران و پزیشکان ئەم هەڵمەتیان دەست پێ کردووە تا لە قۆناغەکانی سەرەتادا نەخۆشیەکە دەستنیشان بکەن بەهۆی ئەوەی چارەسەریەکان لە قۆناغەکانی سەرەتادا بۆ ئەوان ئاسانترە. ڕێزان محەممەد، کورس سات نیوز، سلێمانی.